دامەزراوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر لێکەوتەکانی نەمانی هیچ دامەزراوەیەکی هەڵبژێردراو دەکەین لە هەرێمی کوردستان. دیارە لەم ساڵدا دادگای فیدراڵی لە 35 2023 پەرلەمانی کوردستانی هەڵوەشاندەوە و لە چەند ڕۆژی ڕابردووشدا کۆتایی بە کارکردنی ئەنجومەنی پارێزگاکان هێنا بەمەش هیچ دامەزراوەیەکی هەڵبژێردراو لە هەرێمی کوردستان نەماوە. حکوومەت بۆتە کاربڕێکەر، پارێزگاکان بوونەتە کاربڕێکەر و سەرۆکایەتی هەرێمیشکاریەوەیە کە کار بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بکات. لە بەرنامەی قسە لەسەر لێکەوتەکانی و لێکەوتەکانی چی دەبن و باز لە زیادبوونی ڕۆڵی دادگای فیدراڵیش دەکەین، ئەو هەموو دۆسیەیە کە زیاتر لە 7 سکاڵا لەمسەڵ لە دادگای فیدراڵی یەکلا کراونەتەوە لەسەر هەرێمی کوردستان. لەگەڵ هەرێک لە بەڕێزان چۆمان محەممەد ڕێکخەری ژووری یاسایی بزودنەوەی گۆڕان لە ستۆدیۆ هەروە لە هەولێرەوە دکتۆر ئەحمەد وەرتی پەرلەمانتاری پێشووی کوردستان و سەرۆکی سەنتەری ئایندە بۆ لێکۆڵینەوە قسە لەسەر ئەم پرسانە دەکەین. سوپاسی ئامادەبوونتان دەکەین. کاک چۆمان بەخێربێن، سوپاسی ئامادەبوون دەکەین. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین بۆچی هیچ دامەزراوێکی هەڵبژێردراومان نەما، هەمووی بوو بە ماوە سەر و کاربڕێکەر. بەڵە سەرەتا بەناوی خوا سپاس بۆ کە پەیامی ئازیز و بۆ جەنابت و ڕێز و حورمەت بۆ میوانتان لە هەولێر. ئێمە بەداخەوە لە ساتە وەختێکە قسە لەسەر نەمانی دامەزراوە شەرعی و نوێنەرایەتیەکانمان نەکەین، دامەزراوە هەڵبژێراوەکانمان نەکەین، دۆخی خەڵق و دۆخی موچەخۆران ینی لە بەرزکی هیلاکی و ماندووبوونایە بە ئەندازەیە کە ئەو لەوێت لای ئەوانە مەوزوعانە نییە. ئەو لەوێت لای موچەخۆر و هاوڵاتیانی هەرێمی کوردستان گوەرگرتنی موچە و چاڕوانی ئەوەیە کە زوو بە زوو موچە بدرێ بۆی ژیانی و حاڵ و گوزەرانی باشتر بێ. ئەوە قسەکە لەسەر چییە؟ لەسەر ئەوەیە کە فۆکەس و تەرکیز و زهنی خەڵک ئێستا زۆر دابڕاوە لەم مەوزوعانە، بەڵام ئەم مەوزوعانە بابەتی گرنگن چونکە ئەمانە حکومەت تەشکیلەکە، ئەمانە داینامیکی دیموکراسی و موسسات پێکێنێ. ئێمە لە هەرێمی کوردستانە ئەم قوارەی کە هەیە، قوارەکە بە چی مەقەوماتی هەیە و پێڵەن هەرێمی کوردستان قوارێکی هەیە بۆ دەسەڵاتانی کە هەیەی دەسەڵاتەکان ڕوونیشە لای خەڵکی پەرلەمانە و حکومەتە و سەرۆکایەتیە. ئێمە لە حکومەتە خۆجیەکان بێگومان ئێمە لە ڕابردووە دوای ئەوەی کە هەڵبژاردن یاسای ژمارە 3 دەرچوو، یاسای ئەنجومەنی پارێزگاکان حلێکی بۆ ئەنجومەنی شارەوانەکان دانا. ئەنجومەنی ئەنجام بابەتە زۆر گرنگە. ئەنجومەنی شارەوانەکانی لە هەڵبژاردن قوتاردا وتی ئەمە بە پەیڕەوێک لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە تەشکیل دەکرێتەوە. لە ڕابردوو ئەنجومەنی شارەوانەکان بە هەڵبژاردن بوو. ئەمە هەڵبژاردنیان لەم فۆرمە دەرخست. لە 2009 یاساکە دەرچوو، لە 14 هەڵبژاردن کرا، یاساکە تەفعیل کرا، لە 2007 قراری پێڕەوێک دەرچوو لە ئەنجومەنی وەزیرانەوە بۆ ئەوە پار ئەنجومەنی شارەوانەکان دووبارە بە پێی یاساکە تەشکیل بۆ ئەویش نوێنەری دایرەکانی تایە لەگەڵ نوێنەری سندیکاکانەوەوانە سەرۆکی شارەوانی شەوی بە سەرۆکی ئەنجومەنەکە. ئەمە مەبەست لە چی بوو؟ هەڵبژاردنیان لە ئەنجومەنی شارەوانەکان دەرکرد. مایەوە چی؟ مایەوە پەرلەمان کە وەکو دەستگایەکی هەڵبژێراوە لەگەڵ چیە ئەنجومەنی پارێزگاکان سەرنج بە لە ئەوەی کە محکەمەی ئیتیحادی لە ڕابردووە قرارێکی دەرکرد بە نادەستوریبوونی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی کارکردنی ئەو خولەی کۆتایی پێێنە. پەرلەمان نەما، هەرێمی کوردستانی چۆ ژێرباری جێبەجێکردنی قرارەکە هیچ چارێکی نەبوو نەیەتوانی جێبەجێینەکە. لە ڕابردووە قراراتی جێبەجێ نەئەکرد، بەس ئەم بابەتە زۆر هەستیار بوو چۆ ژێرباری. بینیمان لە چەند ڕۆژی ڕابردووشە یەکێکی تر لە دامەزراوەکان کە ئەنجومەنی پارێزگاکانە، ئەم ئەنجومەنی پارێزگانە لە 4 ساڵ زیاتر بێ ماوەی یاساییان بەسەر چووە بیزەبێت لە مانگی شەشەوە. ئەمە لە پەرلەمانەوە تەمەنی ئەم خولە درێژ کرایەوە تاکێ ئیلا ئەجەلین غەیر مسەما بۆ کاتێکی نادار تا ئەو کاتی هەڵبژاردن نەکرێ. مدەیتیان نەبوو، وەکوی پەرلەمانی کوردستان نەبوو کە بڵێ تا 6 بەڵام لەوە غەیر محەدەد مدە، ینی بەبێ دیاریکردنی کاتەکە تەمەنی ئەو خولەی ئەنجومەنی پارێزگاکانیان درێژ کردەوە بوو. نەوەی نوێتانەیەکی لێە دوای چەند دادبینیەک محکەمەی ئیتیحادی وەکو پێشبینی کراوە بوو. ئێمەمانان زۆر لە مێژە وەک چۆن بۆ قرارەکەی محکەمەی ئیتیحادی پەرلەمان پێشبینیمان کرد، باوەڕ بفەمو بۆ ئەمەش قسەمان کرد و پێشبینیمان کرد کە ئەمە ڕوئەیە محکەمەی ئیتیحادی بڕیارەیە بە عەدەم دەستوریەت و نادەستوریبوونی درێژکردنەوەی تەمەنی ئەوە. جا ئێستا بڕیاردا بوو ئەنجومەنی پارێزگاکانی عێراق بۆی عێراقیش. ئێستا ئێمە لە هەرێمی کوردستانە چیت ماوە؟ چی دامەزراوێک ماوە کە ڕەبتی ڕاستەوە خۆی خەڵک دروستی کرد بێ شەرعەتی پێیاوێ و هەر ئەسڵەن لەو تەوقیتەی کە مودەیان تەواو بوو، شەرعەتی قانونیان تەواو بوو. ئێستا شەرعەتە فعلەکەشیان تەواو بووی کە بەحساب ئیدامە بەکارەکانیان بن کاربڕێکەرش تەواو بوو، چونکە کاربڕێکەر بۆ سوڵتەی تەنفیزیە، بۆ دەسەڵاتی هەڵبژێراو نییە.
ئەم تەسمیە کاربڕێکەریە بۆ دەسەڵاتی جێبەجێکردن بەس ئەنجامی چی ئەنجامیەوەی کە پابند نەبوونە بە هۆکاری ڕئیسی ئەوەیە کە ئەم بەڕێزانی کە لە هەرێمی کوردستانە لە ڕابردووە زۆر بۆیان چۆتە سەر لە ڕابردووە زۆر بۆیان چۆتە سەر هەڵبژاردنیان بە حەقی خۆیان زانیوە کەی ویستویانە کردویانە کەی دۆخیان خراب و نیان کردووە ئەمانەشیان دواخست ببینە چ مەزەقێکیان دروست کرد کە دوانی دوایی کەوتەکانی بەس نەمە دوای دادگای فیدراڵی بڵێن نوکتەیەکی دانا کە نابێ هەڵبژاردن دوا بکەوێت لە کوردستانە یەکێک لەو ئەگەر بڕیار بێ هەڵبژاردن کرێدا دوای توانین باسی بکەین هەڵبژاردن نەکرێیان ناکرێ نەریتێکی جێگیر کرد محکەمەی ئیتیحادی کە ئیتر دەسەڵاتی کوردی مافی ئەوەی نییە بە ئارەزوی ویستی خۆی تەمەنی دامەزراوە شەرعەکان درێژکاتەوە بە ئارەزوی ویستی خۆی بۆ نمونە پەرلەمانی کوردستان زیاد لە 6 جار تەمەنی خۆی درێژ کردبەوە ئەمە بوو بە نەریت هەموو خولەکان هیچ هەڵبژاردنێ لە هەرێمی کوردستان نەودۆ نەکراوەیە ئەمە ئەو نەریتەی کۆتایی پێێنە سپاس دەکەم کاکتۆر سوپاسی ئامادەبوونی جەنابیشت دەکەین بەر لەوەی سەرنجی بەڕێز بزان بەسەر نەمانی دامەزراوەی بڵین هەڵبژێردرا و لە هەرێم سەرنجی بەڕێزت چیە لەسەر زیادبوونی ڕۆڵی دادگای فیدراڵی بەتایبەتی و کەیسانەی کە پێوەستە بە هەرێم هەم بۆ نمونە لە دوای ریفراندۆمەوە لە 2007 هەڵوەشانەوەی ریفراندۆمە بوو اینجا لە ساڵی 2022 پرسیینەوت هەبوو کە یاسای نەوت و غازی هەرێمی هەڵوەشاندەوە اینجا لە 2023 لەم ساڵە هەڵوەشانەوەی بڵێن کۆتاییان بەکاری کارەکانی خولی پێنجەمی پەرلەمان و ئەنجومەنی پارێزگاکانی شەبوو ئەو زیادبوونەوەی ڕۆڵی دادگای فیدراڵی بۆچی دەگەڕێتەوە؟ بەڵێ بە ناوی خی بەخشندەی مهرەبان زۆر سپاس بۆ بەڕێستان و سڵاو ڕێزمان هەیە بۆ بینەرانی خۆشەویست و میوانی بەڕێستان دیارە لە ڕاستیدا ئەو دەسەڵاتانەی کە دراون بە دادگای فیدراڵی و لە پێی دەستوری 2005 دەستوری کۆماری عێراق دەتوانێت هەر بڕیارێک محکەمەی فیدراڵی حکمی لەسەردا باتەوە کۆتایی پێدە و بنبڕە و کەس ناتوانێت و هەموو دام و دەستگاکان و مؤسساتی دەوڵەت بە هەرێمی کوردستانیشەوە ملزەمن بەوەی کە پابند بن بە بڕیارەکانی دادگای فیدراڵیەوە ئەوە لە دەستوری عێراقا چەسباوە و پاشان ئەگەرچی لە هەندێک ڕووەوە ئەو محکەمەی کە ئێستا دروست کراوە دادگای فیدراڵی بەپێی دەستوری عێراقی تەواو پێک نەهاتووە بەڵام لەگەڵ ئەوشتا دانی پێدانراوە و هەردوو حزبی دەسەڵاتداری هەرێمیش نوێنەریان لە ناو محکەمەکەیە هەیە دیارە لە ڕاستیدا ئەگەر بگەڕێنەوە بۆ سیستەمی فیدراڵی لە وڵاتانەی کە لە حکوومەتێکی مرکزی یەکپارچەوە ئەبن بە حکوومەتێکی فیدراڵی بۆ چەند هەرێم و ناوچەیەک دابەش ئەبن ئەو حکوومەتە فیدراڵیە هەوڵ دەدا دەسەڵاتەکانی زیاتر لە ژێر دەستی خۆیان بهێڵێتەوە لەسەر حسابی هەرێم و ناوچەکان و ویلایەتەکانە بۆیە عێراقیش یەک لە وڵاتانەیە کە لە حکوومەتێکی مرکزیەوە بەپێی دەستور ئەڵبەتە ئەڵێن بەپێی دەستور بۆتە حکوومەتێکی ئیتیحادی فیدراڵی ئەگەرنا لە ڕاستیدا تا ئێستا سیماکانی بوونی دەوڵەتێکی فیدراڵی بە شێوەیەکی تەواو وەکو لە سیستەمە فیدراڵیەکانی زیانە هەیە لە دەوڵەتی عێراقا بە تەواوی بەدی ناکرێت بەڵام هەرێمی کوردستان وەکو واقعە وەکو دیفاکتۆیەک بوونی هەبووە تەنها ئەو هەرێمە هەیە لە سیستەمە فیدراڵیەکانە ئەبێ دوو هەرێم یا زیاتر هەبن ئەنجا ئەبێتە دەوڵەتێکی فیدراڵی لە عێراقا تەنها یەک هەرێم هەیە و ڕێگە نەدراوە هەرێمی تر دروست بێ بۆیە ئەم دەوڵەتە هەوڵەدا لە ڕێگەی ئەو مؤسساتانی لە بەردەستیە لە ڕێی دامەزراوەکانی خۆیەوە دەسەڵاتەکانی زیاتر بەلای خۆیان بشکێنێتەوە بەلای مرکز و ناوەندا و محکەمەی فیدراڵی ژێشێک لەوە ئەداتانەیە کە بەدەستی حکوومەتی ئیتیحادیەوەیە کە هەوڵدا زیاتر دەسەڵاتەکان بۆ بە ئاراستەی بەرژەوەندی ناوەند بشکێنێتەوە بەڵام هەرێمی کوردستان لەو بابەتەیە خۆشی هۆکاری ئەوەیە کە بەرەو لاوازیە بە چونکە پابەند نابێ بەو یاسا و ڕێسایانە کە خۆی دیاری کردو خۆی دەری کردوونە ئەو یاسانەیە کە لە هەرێمی کوردستانە هەیە بۆ نمونە یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کە چەند جارێک هەموار کراوەتەوە کە پەرلەمانی کوردستان لەسەر بنەیمای ئەوە هەڵ ئەبژێردرێ بۆ ماوەی 4 ساڵ کاتێک هەرێمی کوردستان خۆی پابەند نابێت بە ئەو وادە دەستور و یاسایانێکە دیاری کراوە بۆ هەڵبژاردنەکان
پەرلەمانی کوردستان بێ یا ئەنجومەنی پارێزگاکان بێت ئەمەش لە کاتی پەنابردنە بۆ محکەمەی فیدراڵی بۆ دادگای فیدراڵی چاوەڕوانکراوە کە ئەو دادگایە بڕیاری ئەوە بدا کە ئەم درێژکردنەوانە و ئەنجام نەدانی هەڵبژاردنەکان لە کاتی خۆیان نادەستوری و نایاساینە لەبەر ئەوەی هەر بەپێی ئەو یاسا و مادانێک کە لە یاساکانی هەرێمی کوردستان خۆی هەیە پەناباتە بەر ئەوە ئیسینا دەکاتە سەر هەمان ئەو مادانێک کە لە یاساکانی هەرێما هەن کەوا بۆ نمونەڵێ پەرلەمانی کوردستان بۆ ماوەی 4 ساڵ هەڵەبژێردێ لەو ڕۆژ لە یەکەم دانیشتنەوە دەست پێکە لە ساڵی یەکەمە لە دوا دانیشتنیان لە ساڵی چوارەم کۆتایی پێدێ بەڵام کە تو دەی تەمەنەکە درێژ ئەەکەیەوە ئەمە پێچەوانی خودی ئەو یاسایەکە خودی ئەو پەرلەمانە دەری کردووە بۆیە محکەمەی فیدراڵی ئیسنا دەکاتە سەرەوە و زائیدەن ئیسنا دەکاتە سەر مادەکانی دەستوری عێراقی وە ئەنجومەنی پارێزگاکانیشە بە هەمان شێوە ئیسنادی کردووەتە سەر ئەو مادانێکە لە یاساکانی هەرێمە هەیە و زائیدەن ئەو مادانێکە لە دەستوری عێراقیە هەیە بۆیە چاوەڕوان دەکرێت بڕیاری تریشی بە دوادا بێ بەڕاستی دادگای فیدراڵی بڕیاری تریش بدا بدش بە هەرێمی کوردستان ئەمەش بەڕاستی زۆربەی ئەگەڕێتەوە بۆ خودی هەرێم کە خۆی پابەند نابێ بە یاساکانی خۆیەوە وەکو قورئانە فەرمێ قول هو من عندی ئەنفوسیکم هۆکارەکەی خودی خۆتانە. بەڵێ سوپاس دەکەم دێمەوە خزمەت کاک دکتۆر کاک چۆمان سەبارەت بە لێکەوتەی بڕیارەکە بەس سەبارەت بە زیادبوونی ڕۆڵی ئەوی پرسیار لە دکتۆریشم کرد هەنی ئێستا لە بن 2 ساڵە ڕۆڵەکەی زۆر زیادی نەکردووە دادگای فیدراڵی هۆکارەوە لە ئێستا سکاڵای زۆری دەچێتە بەردەم خۆی لە ڕاستی هۆکارەکەی بەشێکی پەیوەندی بۆیە هاوڵاتیان و حیزبەکانی معارەزە و خەڵکەکەی بێهیوا بوون لە دەسەڵاتی قەزایی لە هەرێمە بێهیوا بوون ینی دەسەڵاتەکە بە حیزبی کراوە و بابەتەکان دیزە بە دەرخۆنە ئەکرێت کە ئەمە جێ ئەسەفە کە سوڵتەی قەزایی لە هەرێمە وای لێبێ بەشەکەی تری شێوەیە ئەمە بووە بە مۆدیلێکی فشارکردنی مەدەنی ئەوانە خەڵکانێک ئەیانەوێت لە ڕێی بەغاوە زەخت لە هەرێمی کوردستان کەن چونکە هەرێمی کوردستان باکی بە فشارە ناوخۆیەکان نەماوە باکی بە ئەوە نەماوە و لەوێ شۆکە قەرار دەرەچێت بەشێکی قەرارەکان لەوانەیە حەقەت و ڕەوایەتیشی تیابێ سەربارەوێ هەنێ لە قەرارەکانیان سیاسی ئەوەیە بەڵام ئەمانە خۆیان مستەبیبن پەرلەمان و ئەنجومەنی پارێزەکان بەڕەوا دەزانین بۆ بەش بە حاڵی خۆم لە ڕووی دەستوریەوانەوە کە سەیرێکی و کەسێکی قانونی سەیرەکەم وەکو کەسێکە سەی بنود و ئانەکەم بابەتێکە زۆر پێشبینی کرا بوو کە قەراری وات لەو چەشنە دەرچێت ینی ئەم قەرارە بۆ مەجلیسی نواب دەرچووە کە ڕێگەی ناوە مانگە تەمەنی خۆیان درێژکەنەوە بۆ پەرلەمان بەڵێ مەجلیسی نواب ئەنجومەی نوێنەران ینی بۆ ینی هەرێمی کوردستان چی زیاتر لە پەرلەمانی عێراق بۆ قەراری وا دەرنەکات لە هەنێ قەرارەکانە وەکو دەستورە بەڵام بۆ دەسەڵاتدارانی هەرێم کە پێشتر بانگەشێکی زۆری دیموکراسیان دەکرد دادگای فیدراڵی فێریەوەیان بکات تەوقیتیان بۆ دانێ جاوان کەی گوێیان بە عیبەیەوە ئەگەر گوێیان بە عیبە و عار و ڕەخنە و گلەی ئەوانە باە زۆر لە مێژە ئێمە هاوارمانە کرد ئەسڵەن معارەزە و پاکێجەکانی معارەزە و هاوارمان و ئینتیخابات لە تەوقیتی خۆیان کرێ لە 2012 و 13 کۆمەڵی دادگەری و یەکگرتو و گۆڕان ئەوانەیەک لە مەهامە سەرەکیەکانیان بۆ ئینتیخابات جێگیر کرێت بەسە انتخابات ئامرازێ بەدەستی حیزبەوە بێ ئەمە ئەوان گویان بۆ شتانە نەیاوە نازانین فشارەکانی بەخاچی لێ بەڵام ئەوەی کە ئەمێنێتەوە ئەم بابەتە تەداعیات و لێکەوتەی خراپی هەیە لێکەوتەی چیسە بۆ ئەنجومەنی پارێزگاکان دوای لەسەر پەرلەمانیش ئەوەی کە تایبەت بێ بە ئەنجومەنی پارێزگاکان ئەمان بە حکمیەوەی خۆسە مدەیەکی زۆرە پەرلەمانمان نەماوە کاک حەکیم ئەمان چونکە دەسەڵاتی قوڵیان هەیە ئەمان چونکە کارەکان بە هارمۆنی و بە تەبیعی ناڕوا پەرلەمانت نەبێ ئەنجومەنت نەبێ زۆر کێشیانە گوێ بە میکانیزمی قانونی ئەوانە نایان بەداخەوە دۆخەکە وای لات و ئەینا کارەساتە تۆ ئەوە چەندێکم پەرلەمانت نییە ئەڕات بۆ حەوەش مانگی تریش تا مانگی دو ئەوانە و نازانین دو ئینتیخاباتەکریانە ئەمانە کوردەواری ئەنی ئەڵێ ینی ئاگیان لە دنیاانێن ینی نازانیمانە چۆنچۆنی حکومداری و سیاست و ئیدارە ئەوەکەن ئەنجومەنی پارێزگاکانێکێک لە تەداعیەتەکانیەوەیە تۆ ئەگەر بتەوێت بەڕێوەری گشتی ئەوێ بە فلتەری ئەنجومەنی پارێزگا بڕۆ ئەگەر بتەوێت مدیرناحەیە بگۆڕی ئەگەر داینی مدیرناحەیە ئەگەر قایم خامێک ئەگەر پارێزگارێ ئەوێ بە فلتەری ئەنجومەنی پارێزگا بڕوە ئێمە بۆ نمونێشێتی گۆڕان کۆمەڵی ئاڵوگۆڕی پۆستیانە بە حکوومەتی خۆزیان ئێمە چۆنیکەن ئەسڵەن ئەمە
کۆمەڵە گرفتی گەورە دروستەکە بۆ حکوومەتی ئیدارە مەحەلیەکان بە تایبەتی بۆ پارێزگار بۆ محافظ بۆ قایمخان بۆ ئیدارە سەربەخۆکان گرفتی ئیداری و یاسایی و ئەمە دروستەکە بەڵام ئەمان باشیان بەم شتانە نییە ئەستا هەر لەوانەیە پێشیان خۆش بێ ئەنجومەنی پارێزگاکان هەر نەمێنێ کاک حەکیم ئەمە معلوماتێک کە من بە بەڕێست و بێنەران ئەڵێم هەر پێیان لەوانەیە پێیان خۆش و لەبەر ئەوەشە تا ئێستا قسەیان نەکردووە هەڵیز مووقفێکیان نەنوان و لەسەر هەڵوەشانەی ئەوە ئەینا باش دوو هۆکارێ بەڕێی من یەکێکیان نەزعەیەکی گەورە هەیە بۆ مەرکەزی بوون و گەڕانەوەی بێگومان باسی کوردستانەکەم ئەسڵەن پێیان وایە ئەم ئەنجومەری پارێزگانت سەر ئێشەن بارگرانی دارایین بوون بە تەنێکی نامۆ لە هەیکەلەتی ئیداریە و لە هەنێ باریشا سەر ئێشیان دروست کردو بۆ حکوومەتیش لە ڕابردووە جا نەتیجەی هەبوو بە یاخودنا بە تایبەتی بۆ مۆزۆی کامێرەی پۆینت و پۆین بۆ زیادکردنی کرێی کارەبە یعنی لە هەنێ مەلەفات باج و ڕسومات لە هەنێ حاڵەتە ئەمە تەداخلاتیان نەکرد ئێمە ئەگەر بڵین 100% ئەدای ئەمان وەک پێویست بوونە وڵا نە ئێمەش و نە خەڵکیش لێ ڕازی نییە بەڵام بوونی لە نەبوونی باشترە کاک حەکیم هەتا بوونی پەرلەمان لە نەبوونی باشترانی ئێستا ئێمە باسی ئەوەکەین دەڵێن کاکە با دەرگای پەرلەمان داخرێ با دەرگای ئەنجومەنی پارێزگاکان داخرێ بەڵام پەرلەمان پێویستە بۆ کۆمەڵی شتی ژیانی بۆ کۆمەڵی شتی خزمەتگوزاری بۆ کۆمەڵی شتت کە پەیوەندی بە خەڵکەوە هەیە ینی ئێستا سادەترینیان تۆ پەرلەمان نییە چێ چاودێری ئەم حکومەتە کار بەڕێکەرەکە ئەم حکومەتەی کە بە ئارەزوی خۆی دەستی خستۆتە بینەقاقای خەڵکەوە بە ئارەزوی خۆی ئێستا داهاتی ناوخۆ سێ نزیکی 70 ڕۆژە داهاتی ناوخۆ کۆ ئەکاتەوە نەوت ئەفرۆشێ هەر موچەکە لە 50 ڕۆژە ئادرێت کە ئەو ڕیزمەندی دیاری کراوە کە تۆ ڕقابەت نەبوو حکومت بە ئارەزی خۆی پێی ڕاکێشێت و بە ئارەزی خۆی مامەڵەکە هەمواری یاساش پێویست پێ و سەرباری ئەوە ئێستا یعنی یەک دنیا بابەت هەیە تۆ پێویستە بە دەرچوان و هەمواری یاسا هەیە کاک حەکیم یاسای لێبوردنی گشتی یاسای تاپۆکردنی خانۆبێ تاپۆکان تجاوزەکان هەموارکردنەوەی ینی یەک دنیا بابەتی ژیاری و حەزاری و خزمەتگوزاری هەبوو لە پەرلەمانی کوردستانە یاسای بۆ دەرچوێنرێ ئەمان باکیان پێی نییە قسەکە لەسەر چییە ئەمانە تەداعیاتی خراپی لەسەر خەڵکی شەبێ ئێمە بە هەر جانب بە اقتصادی و دیوە ئەوەش نبینین حتا ئەگەر لەو جانبەشەوە سەیریکەی بەغداش تووشی کێشت ناکە بۆ نمونە کە دامەزرا هەڵبژێردراوت نەی بە تایبەتەوەی کە ئێستا لە یاسای ئیدارەی مالی دەڵێ دەبێ بودجەی یاسای بودجە لە پەرلەمانی کوردستان پەسەند بکرێ بچێتە وەزارەتی دارایی عێراق اینجا بخرێتە ناو بودجەی عێراق بێگومانێکێک لە گرفتە گەورەکان بابەتی ئەوەیە من لە ڕابردووایان و کاکە بە لەگەڵ بەغا ڕێبکەین و بجەکە تێپەڕێمەش یاسای بوجە دەرەچوێنین ئەوە تا ئێمە ئەو خەونەشمان نەجی کابینەکەش تەواو بوو خولەکەش تەواو بوو ئەوە ینی دەرنەبوونی یان دەرنەچوانی یاسای بودجەش گرفتێکی گەورەیە بۆ خودی ئەو ڕێکەوتنی کە لەگەڵ بەغا کردویانە دێم و خزمەت لەسەر چارەسەر سەدەکەین کاک دکتۆر سەبارەت بە بوونی حکوومەتی کاربەڕێکەر ئەوە کێستا حکوومەت بۆتە کاربەڕێکەر بێستەرۆکە تێرێم ینی کار بۆ هەڵبژاردن کات لەگەڵ بەغداش پێیەکەی لاواز کرد و یاخود حکوومەتی کاربەرەکەر ناتوانانی شتی ئەگەر بەپێی یاساوێ ناتوانێت شتی گەورەش بکات خۆی لە ڕاستیدا حکوومەتی کاربەڕێکەر دەسەڵاتەکانی محدودە سنووردارە و بەپێی بڕیاری محکەمەی فیدراڵیش کە لە وەڵامی سەرۆکوەزیرانی عێراقا پرسیاری لێکردووە ئایا حکوومەتی کاربەڕێکەر دەسەڵاتەکانی چییە؟ ئەڵێ حکوومەتی کاربەڕێکەر ئەو حکوومەتەیە کە لە حکوومەتێکی کامیل سەلاحیات و کامیل دەسەڵاتەکانەوە ئەگۆڕێ بە حکوومەتێکی محدودة الصلاحيات دەسەڵاتەکانی سنووردارە ناتوانێت بڕیار استراتیژیەکان بدا بەڵام ئەتوانێت خەدەمات پێشکەش بکات توانێت ینی هەندێک ئیش و کاری ڕۆژانەی هاوڵاتیان بەڕێوە دەبات بۆیە دەسەڵاتی حکوومەتی کاربەڕێکەر دەسەڵاتێکی سنووردارە و لە هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە و حکوومەتە ئێستا حکوومەتێکی کاربەڕێکەرە ناتوانێت بڕیار استراتیژیەکان بدا ناتوانێت ینی یاسای بودجە پەسەند بکە ناتوانێت کۆمەڵەشت کار چەندەوەیە لە هەرێمی کوردستانە ئێمە ئەوە 10 ساڵە یاسای بودجەمان نییە یعنی لەمێژە بەڕاستی بەداخەوە ئەو دەسەڵاتەی خۆمان خۆیان مؤسساتی حکوومەتی هەرێمیان یا مؤسساتی هەرێمیان ینی پەک خستووە یاخود بێ ڕۆڵیان کردووە بێ دەوریان کردووە هیچ دەوری ڕۆڵێکیان نەماوە ینی پەرلەمانی کوردستان 10 ساڵە بودجە پەسەند ناکە لەبەرەوەی حکوومەت بودجە نانێرێتە پەرلەمان خۆیان بە کەیفی خۆیان تەخشان و پەخشان بە داهاتی ئەم وڵاتەوە ئەکەن بۆیە کاتێک پەرلەمان ڕۆڵی نامێنێ کاتێک ئەرکە سەرچیەکانی خۆی جێبەجێ ناکە کاتێک ئەنجومەنی پارێزگاکان دەسەڵاتەکانی خۆیان ناتوانن جێبەجێ بکەن واتە گرنگی و بایەخێک بۆ ئەم دامەزراوانە
نامێنێتەوە حکوومەت حەزەکە خۆی دەسەڵاتەکانی خۆی زیاتر فراوان بێت لەسەر حسابی پەرلەمان لەسەر حسابی ئەنجومەنی پارێزگاکان لەسەر حسابی ئەو دامەزراوانەی کەوا هەڵدەستن بە چاودێریکردنی حکوومەت و لێپرسینەوە لە حکوومەت بۆیە ئێستا حکوومەت زیاتر خۆی بەدەستکراوە ئەبینێ لە کاتێکە حکوومەتێکی تەصریف ئەعمالە حکوومەتێکی کاربەڕێکەرە بۆیە بەڕاستی ناکرێت لەم دۆخەیە حکوومەت چاوەڕێی ئەوە بێ کە بتوانێت وەکو حکوومەتێکی کامیل سەلاحیات کارەکانی بەڕێوە بە ئێستا ئەنجومەنی پارێزگاکان هەڵۆشاوەتەوە و پەرلەمانی کوردستان هەڵۆشاوەتەوە و کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراقی کوردستانیش بە هەماشەوە ئەنجومەنی کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی لە هەرێمی کوردستان بە هەماشەوە ماوەی بەسەر چووە ئەوش نەماوە بۆیە بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانیش دیسان ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان داوا بک بۆ دیاریکردنی وادەیەک بۆ هەڵبژاردنەکان دیسانە بێت داوا لە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق داوا بکە چونکە کۆمیسیۆنی کوردستان نەماوە ئەویش لە ئێستادا کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق ناتوانێت چونکە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکانی عێراقی لە پێشە و هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانی لە پێشە دیسان لەو ڕۆژەوە هەرێمی کوردستان ئەکەوێتە بۆ شایی یاساییەوە واتە حکوومەتی دەسەڵاتی هەرێم خۆی وای کردووە کە ئەم بۆشاییە یاساییانە لە هەرێما دروستکە لەو کوون و کە لە بەرانەوە دەسەڵاتی ئیتیحادی و مؤسساتەکانی و بە تایبەتی محکەمەی فدرالی لێ بێتە ژوورەوە و بەپێی دەستور و مادە یاساییەکان بتوانێت بڕیار لەسەر چارەنووسی ئەو دامەزراوانە بدا و ئەمەش بەڕاستی لە ئەنجامی ئەوەیە کە داوا پێشکەش کراوە چونکە محکەمەی فدرالی لە خۆیەوە بڕیار نادا بەڵکووە بێ داوایەک پێشکەش ئەکرێ لەو بارەیەوە کە محکەمەی فدرالی بڕیاری لەسەردا ئەو بابەتە تاوتوێەکەوت بەپێی دەستور و بەپێی مادە یاساییەکان بڕیاری لەسەردا و دیارە ئەنجومەنی پارێزگاکانیش بە هەمان شێوە لەلایەن ئۆپۆزیسیۆنی کوردستانەوە ئەو داوایە پێشکەش بە محکەمەی فدرالی کراوە ئەوش ئەو بڕیارەی داوە هەرێمی کوردستان بەڕاستی لە دۆخێکی زۆر خراپدایە و هاوڵاتیان خۆیان باجەکەیەدەن بەڕاستی و ئەو قەرارانەش کە ڕوبەرووی هەرێمی کوردستان و هاوڵاتیانی هەرێمی کوردستانە بێتەوە لە ئەنجامی ئەو پێشێلکاری یاساییانەیە کەەوە هەرێمی کوردستان خۆی ئەنجامی داوە باشە بەس کاکتۆر لێکەوتەی چییە بۆ نمونە لەمە دووە ئەگەر حکوومەت کاربارەکەر بێت لە ڕێکەوتن لەگەڵ بەغداش ئەگەر بیان و بگرن گرفت دروست نابێ بە تابەتەوەی کە بەڕێزوتە حکوومەتی کاربارەکەر ناتوانێت بەپێی ئەو تەفسیری دادگای فدراڵی قەرز بکە ناتوانێت پرۆژه یاسا بنێرێ ناتوانێت پۆستی باڵا دابنێت ڕوبەر ناتوانێت ڕێکەوتن بکات ڕێکەوتنی استراتیژی بکات ئەگەر بە دوای بیان و دابگەن کێشیان بۆ دروست نابێت لەگەڵ بەغداش بێگومان کێشە دروستە بێ بەڵام خۆی دەیتوانێت هەماهەنگی لەگەڵ حکوومەتی فیدراڵی و لەگەڵ کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق هەوڵ بدا لە دوای ئەو پرۆسانەی کە لە پێشە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق و پەرلەمانی کوردستان وادەیەک دابدرێ بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمیش و ئەو ئیش و کارانەی کە هەیە بەپێی ئەو ڕێکەوتنانەی کە پێشتر کراوە لەگەڵ حکوومەتی فیدراڵی و بەپێی یاسای بودجە کە پەسەند کراوە ئەویش بۆ ئەو 3 ساڵە طبعاً دەتوانرێ ئەو کێشانەی کە هەیە ئێستا چارەسەر بکرێەوە لە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەڵام بەمەرجێک هەردوو لای حکوومەتی ئیتیحادی و لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان پابند بن بەو مادانەی کە لە ڕێکەوتنەکانە هەیە و لە یاسای بودجەی گشتی عێراقا هەیە بەڵێ سوپاس دەکەین کە چۆمان ئێستا بڵێن حکوومەت کاربەرەکەرەوەیە بێگومان سەرۆکیێمیش کاربەرەکە بێگومان چکە لە پارێزگارەکانیش ئێستا بوونەتە کاربەرەکەر هەر پارێزگار لە یاساکاتیایەتی کە تا ئەو کاتەی هەڵبژاردن نەکرێتەوە بۆ بڵێن لە نێو ئەنجومەنە هەڵبژاردن بۆ پارێزگارێکی نوێکرێ ئەوان ئیدامە کارەکانی خۆیان بەسەر ئەوانش کاربەرەکەر بێگومان کاربەڕێکەکەن هەر چوار پارێزگار بێگومان بەپێی یاساکە بەردەوامی دەن بە کارەکان لێکەوتەی هەیە لەو پرسان دکتۆریش کرد یعنی حکوومەت کاربەرەکەر بێت سەرۆکایەتی هەرێم وەکو لێکەوتە لەگەڵ دەرەوە لەگەڵ بەغداد هەیە ئەمانە لەوانەی خەمیان نەبێت ئەینا هەتا زووتر
هەتا ڕۆژێ زووتر خۆیان لە کۆڵی کاربڕێکەریکەنەوە ئەم هەرێمە سەرێشەی کەمتر لە کۆڵە بێتەوە سەرێشەی کەمتر ئەبێ ینی کاک حەشیم ئەمانە ینی ئەگەر هەر پێیان وابێ بە چاویلکەی حیزبیەوە بڕوانە ئینتیخابات بڵێن هەر ئینتیخابات ناکەین و وەزعمان باشە و وەزعمان خراپە و وەزعەکە وایە بەخوا وەزعەکە ئەگەر بەم دۆخۆ مامەڵە بکەن ئابم بێمنەتیان بەرامبەر بە خەڵک مامەڵە بکەن هەتا ڕۆژی قیامەت ڕۆژ بە ڕۆژ خراپترە بن ڕۆژ بە ڕۆژ پێگە و متمانە و سنگ و قورسایی حیزبە دەسەڵاتدارەکان لاواسرە بێ گرنگە قوارەکەی هەرێمی کوردستان دەسەڵاتەکانی ئەمەمان لە بەرچاو بێ ئێستا هەرێمێکت هەیە قاوغەکەی ماوەتەوە کاک حەکیم ئەم قاوغە چۆن وردە وردە تەقویەکەیتەوە ئەگەر ئەم هەرێمە قاوغەکەی نەماوەتەوە ئەوە پەرلەمانەکەت حاڵێتی ئەوە حاڵی ئەنجومەنی پارێزگاکانە ئەوە حاڵی دامەزراوە دەسەڵاتەکانی جێبەجێکردن دەکە ئەمانە تەصریف ئەعمالن کە ینی وڵی لەوانەیە من پێویست ناکەنێت تەفاسیلی مەترسی بچمە وردەکاریەوە کە حکوومەتی تەصریف ئەعمال هەر بۆی نییە هەنێ هەنگاو هەیە بینێ لەوانەیە دوور نییە تانەی لێ بدرێت لە محکەمەی ئیتیحادی ینی ئەم مۆزوعی قەرز وەرگرتنی قەرزە حکوومەتی هەرێم کردوێتی ئەی بەڕێزینە ئێوە لە کوێ گەشتن بە شوێ کاک حەکیم لە کوێوە لە ئابووری سربەخۆوە لە دروستکردنی ئیدعای وایە کرد حسابی بانقی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستانەکەنەوە لە پارەی نەوت لەوەی کە منەتیان بە بەغانە بوو لەوەی کە ئەویان نەکرد ببینە هاتۆتە سەر چی کاک حەکیم هاتۆتە سەر ئەوەی بەتکاو پاڕانەوە بە فشار و پێداگری و خاتر و خۆتر بە قەرز بۆ 3 مانگ هەر مانگەی بە 3 دەفعە پارە لە بانقەکانی عێراقەوەیان بە هەرێمی کوردستان ببینێت چ بەدبەختیەکە هەرێمی کوردستان گەشتۆتە چ بەدبەختی و ڕۆژی ڕەشی ئەگەر ئەمە بەدبەختی نەبێ تۆ ڕێکەوتنی لەگەڵ بەغا کردووە یعنی چی ئەچتە ژێرباری وەرگرتنی قەرز ئەی باشە ئەی خۆیەوە ڕێکەوتنەکە جێبەجێ نەکراوە چۆمان ئەقی ناکە بەس لە سەرداهاتی ناوخۆ نە لە سەر جێبەجێ نەکراوە ئەمە ئەبێ بە ئاشکرا یەکێک لە ڕێگە چارەسارەکان بۆ ئەم بابەتە 4-5 خاڵەتوانین باسیکەین بەڵام من جارە بەر لەوە باسی چیەکەم تۆ خۆ ڕێکەوتنی نەکردووە خۆت عڕابی دەرچوانی یاسای بودجە نەبووی فراکسیۆنە کوردەکان لەوێ دەنگیان پێ نەیاوە یعنی چی ئێستا ئابم جۆرە باسی ئەم بابەتەیەکرێت سەرباری ئەوە ئەگەر تۆ بەڵێ زانین دۆخی خەڵک خراپە بەڵێ هەنێک کات بەخا بە عەمدەن مەلەفی موچۆ ئەوانە ئەکاتە کارتێکی فشار یان سزایەکی سیاسی دەرحەق بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و موچەخۆران بەڵام کاک حەکیم نابێ ومان لە یاد چێ هەرێمی کوردستان نەبوو بچێتە ژێرباری وەرگرتنی ئەم قەرزە دەیتوانی بەداهاتی ناوخۆ تەنکەر و ئەوانە بابەتێک قسە زۆر هەڵەگرێت بەڕێی من ئەیتوانی وەزیر دارایش کە لە بستنەوەی خەڵک لێ بۆچی لەسەر تەنکەر دەچێتە بەردەستی و داهاتی تەنکەریان نا وەزیری دارایی ئەو پارەیە ئەچێتە بەردەستی خرێتە ناو حسابەکەی و ئەم بابەتە عایدی وەزارەتی سامانە سروشتیەکانە وەکو ئاخر خۆمە دە سامانە سروشتیەکانی خاتە من دیفاع ناکەم لە بابەتەکە حقەتێکەیە ئەوەی پێویستە بێ بوتێت وەزیری دارایی شەبێت لەم بابەتانەیە ڕوونتر و ڕاشکاوتر بێت بەڵام ئەم مەوزوعە بەڵێ ئەم مەوزوعە ئەگەر بڕیار بێت ئەفرۆشتی و کە زۆر بە ئاشکرا باس ئەکرێ تەنکەر نەوت ئەفرۆشێ بەتان بە تەنکار بەکورە بە زۆشتە فرۆژێ بە پاڵاگۆ ناوخۆیەکان ئەمە داهاتێکی یەکجار گەورەی راپۆرتێک دەرچووە لە چەند ڕۆژی پێش ئێستاڵێ نزیک بۆتەوە لە 250,000 کە ئەمە حقەتی تایە ڕاستی و ڕەوایەتی تایە بەڵام گرفتەکە لە چیایە تۆ کە تۆ ئەچتە ژێرباری وەرگرتنی قەرزەوە من ئەزانم دۆخی خەڵک و موچەخۆران زۆر خراپە زەختێکی گەورە لەسەر حکوومەتی هەرێمەیە بەڵام بەدەستی خۆت نەنگی و کەمی خۆتە خەیتە نەنگی و کەمیەکەوە بەرامبەر بە حکوومەتی عێراق تۆ ئەمە جۆرێکە لە لێیان یان بە کەمسەیکردنی ماف و شایستە دارایەکانی هەرێمی کوردستان کە لە قانونی بجووە ئەوەت کردووە بەڕێزینە حکوومەتی هەرێمی کوردستان وەرگرتنی قەرز چارەسەری ڕیشەی نییە بۆ دۆخی ئابووری بۆ دۆخی موچەخۆرانی هەرێمی کوردستان والله پێشبینی کراوەم بابەتە دووبارە بێتەوە کاک حەکیم ئەم قەرزە بۆ 3 مانگ هاتووە چارەسەر چییە؟ چی دووبارە بێتەوە ینی بۆ 3 مانگی دواتر زەمان دەجارێ ئەم قەرزە کاک حەکیم ئەم قەرزە داوایەکەی لە محکەمەی ئیتیحادی چێ ناڵێ ئەمرە ویلایەکەی ڕەفز بوو بەس چێ ناڵێ ئەوە حکوومەتی عێراقی هەڵەت کردووە ئەمە پێچەوانی ڕێکەوتنووی دەستورە نابێ قەرزی بۆ بنێری مێکێکە لە مەترسیەکان مەترسی ترەوەیە لەوانەیە فشاری اقلیمی و دەوڵەتەکان لەسەر حکوومەتی عێراق و شارع عێراقی بە تایبەتی هێزی شیعە ئەوانە لە بۆسەیان بۆ ئەم بابەتە لە هەمووی گرنگتر ئەم قەرزە بۆ 3 مانگ هاتووە کاک حەکیم مانگی 9 دە 11 ئەی باشە مانگی 12 چی لێ کاک حەکیم ئەی ئەم بەم جۆرە ئەم 300 ملیارەیە
ئەی ئەزانی کاک حەکیمێ شتێکەیە لە یادمان چوو ئەم یاسای بودجێ زانی بۆ 2 ساڵی تری دوور و درێژی پڕمەشەقەتمان لە پێشە ئەگەر ئێمە فریای چارەسەرکردنی ڕێشەی ئەم بابەتە نەکەوین ئەم هەوراز و نشێوی و ئەم نەکبەتی و بەدبەختیە حکوومەتە کاربەرەکرد لەم هەورازە زۆ قورسە بە تایبەتی ئابم ڕۆحێتی دەستبادان و ململانێ ناوخۆ قورسەوە یعنی ئەگەر ئێمە ئەمانەوێت ئەم بابەتە بە تاواتی حەلکەین کاک حەکیم 3-4 خاڵەیە دێمە خزمەت بۆ چارەسەرەکان کاک دکتۆر سەبارەت بە بڵین پێدویان مەلەفی دیکە یاخود ئێستا باز دەکێت کە زیاتر لە ڕێگەی بەغدا لە ڕێگەی یاساکانەوە جۆرێک لە کۆتوبند بۆ هەرێم دادنێ لە هەڵبژاردن بێ لە مەلەفی نەوت بێت ڕەنگە کۆمەڵی پرۆژە یاسایی دیکەش هەبن هەوڵەکەیە کە ئێستا زیاتر لە ڕووی یاسایەوە کۆتوبند بکرێ خو لەر یاسای بودجە بێت یاسایی ئیدارەی مالی بێت کە پێشتر دەرچوو بوو. بەڵێ وەکو باسمان کردە و کۆتوبەندانە ینی زۆربەی لەو کون و کەلەبەرانەوە محکەمەی فیدراڵی هاتۆتە ژوورەوە کە هەرێمی کوردستان خۆی دروستی کردوون ینی لە ئەنجامی ئەوەی کە ئەو کەلەبەرانە هەبوونە ئەدرزە یاسایانە هەبوونە بۆ نمونە ینی پەرلەمانی کوردستان کە ماوەی بەسەر چوو ئەبێ هەڵبژارنی بۆ بکرێ هەڵبژاری ناکە ماوەی درێژەکاتەوە ئەنجومەنی پارێزگاکان لە 2009ەوە ماوەی بەسەر چووە ینی ماوەکەی درێژەکاتەوە ئەوە پێشتر ئەنجومەنی شارەوانیەکانەوە هەر لە 2005ەوە هەڵبژارنی بۆ نەکراوە و یعنی یەکێتی و پارتی خۆیان بە کەیفی خۆیان سەرۆشی شارەوانەکان ئەگۆڕن و دای ئەنێن و حساب بۆ لایەنەکانی تریش ناکەن ئەگەر چی ئەوان زۆری نەش نەبن لە هەڵبژارنەکانە واتە ئیرادەیەشی جددی نییە ئیرادەیەشی ڕاستەقینە نییە بۆ پابندبوون بە یاسا و ڕێساکانی هەرێمی کوردستان و هەروەها دەستوری عێراقیش کە هەمووان دەنجیان پێداوە لە ساڵی 2005 بۆیە محکەمەی فیدراڵی بەڕاستی لە هەندێک بابەتە ئەگەر ڕەهەندی سیاسیشی هەبێ بەڵام لە زۆربەی بابەتەکانە پشتی بە دەستور و بە مادە قانونیەکان بەستووە لە عێراق و لە هەرێمی کوردستانە بۆیە هەرێمی کوردستان خۆی وەکو باسم کرد خۆی سەبەبی ئەو حاڵەتەیە کە دروستی کردووە چونکە ئەمە بۆتە عورفێکی نەریتێکی خراپ لە هەرێمی کوردستان کە کاتێ ماوەی یاسایی دام و دەستگایەک تەواو ئەبێ دەست ئەکەن بە درێژکردنەوەی هەر بخۆیان دەنگ ئەدەن لەسەر درێژکردنەوەی تەمەنی خۆیان کە ئەمە بەڕاستی شێکی عورفێکی زۆر خراپەوە نایاسایی و نادەستوریە. بەڵێ چارەسەرێک دەبینی کە ئێستا هەرێم بەرامبەر زۆر لاواز بووە ئێمە لە ساڵاتی ریفراندۆمیش داین کە پێشتر ئیدعای دەوڵەت دەکرێت ئێستا خۆیان دەڵێن بەغدا مامەڵەی پارێزگایەکیان لەگەڵ دەکات چارەسەر چیە بۆ ئەوەی هەرێم بێ بۆ دامەزراوەکانی بۆ لەگەڵ بەغدا بێت؟ بڵێ خۆی چارەسەر کۆمەڵی خاڵە بەڕاستی لەوانێت تەنها یەک خاڵ نەبێت یەکەم ئەو دابەشبوونەی لە هەرێمی کوردستانە هەیە ئەو پەرتەوازیە بە تایبەتی یەکێتی و پارتی ئەمە کاریگەری دروست کردووە لەسەرەوەی کە هەرێمی کوردستان بە شێوەیەکی لاواز دەرکەوێت لە عێراق و لە هەرێمیش و بڕیارەکان فەرز بکرێ بە سەریاندا ئەوە لێکەوتەکانی 16 ئۆکتۆبەر و دوای ڕیفراندۆم و یا دوای هەوڵەکانی ئابووری سەربەخۆ و ئەوانە هەمووی ئێمە ئەبینین کە ئەو هەڵانەی کە هەرێمی کوردستان خۆیان کردویانە بە تایبەتیش ئەو دوو حیزبە لە ئەنجامی نایەگرتووی و پەرتەوازەیان ئەم دۆخەیان بۆ هەرێمی کوردستان دروست کردووە یەکەم ئەبێ ئەو حیزبانە بەڕاستی بە خۆیان دابسنەوە بگەڕێنەوە بۆ میلەتی خۆیان بۆ خەڵکەکەی خۆیان لەگەڵ خەڵکی خۆیان نابن لەگەڵ معانات و ئێش و ئازاری خەڵکەکەی خۆیان نابن یعنی کەمترین مافی خەڵکەکە ئەوەی کە موچەی لە کاتی خۆیان پێ بدرێ موچەی بە 2 مانگ پێدرێ بەڕاستی یعنی هەر حیزبەکەی چۆمانیش بەڕاستی کە وەزیری دارایی لە بزوتنەوەی گۆڕانە بێ بەرپرسیارەتی هەڵگرن وەڵامی ئەو خەڵکە بدەنەوە میلەتە بدەنەوە کە ئەوان تا 2 سات لەگەڵ ئەم حکوومەتیان دێن و پاسا و بۆ بڕیارەکانیان هێننەوە بۆ ڕێکەوتنەکانیان لەگەڵ باغا ئاهێننەوە بۆ دواکەوتنی موچە ئاهێننەوە ئەوانش ئەوێ وەڵامگۆی بەڕاستی داخوازیەکانی خەڵکی کوردستان بن بە حەقیقەت یعنی چارەسەر ئەوەیە پابند بن بە
یعنی ئەمە یەکەم بووە یعنی ئەو پەرتەوازەیە بێ کۆتایی پێبێن دووەمە بێ پابند بن بە یاسا و ڕێساکان لە وڵاتەیە هەیە هەرێمی کوردستان تو بتەوێ یان نەتەوێ بەڕاستی بەشێکە لە عێراق هەرێمێکە لە داخلی عێراقایە یعنی سربەخۆی تەواوی نییە بۆیە ناکرێ وەکو وڵاتێکی سربەخۆت و بڕیار بدەی و هەڵس و کەوت و مامەڵە بکەی ئەتوو پابندی بە کۆمەڵێک چوارچەوەی یاسایی کە لە دەستوری عێراقا دیاریکرا و لە یاساکانی عێراق و هەرێمی کوردستانە دیاریکراوە بێ پابندی بە و بنەما یاساییانەوە ئەگەر ناتوشی ئەو حاڵەتانابی کە ئێستا توش بووە کە ئەم سەرئێشانیان بۆ خەڵکی کوردستان دروست کردووە لە هەموو لایەکە وازبێنن لەو نەریتە خراپانەیە کە لە ڕابردوودا هەیان بووە کابێ بە کەیفی خۆیان ئەو وادانە درێژکەنەوە ئەمە کۆتایی پێهات محکەمەی فیدراڵی بڕیاری لەسەر ئەوانەدا و کۆتایی پێهات ئەگەر ئەوانە نەکەن بەڕاستی من پێم وایە دادگای فیدراڵی بڕیاری تریش ئەدا بۆ لاوازکردنی زیاتری هەرێمی کوردستان و طبعا ئەوە دیاریشە حیزبەکانی عێراقی ناخوازن هەرێمی کوردستان دەسەڵاتەکانی فراوان یانەوێ دەسەڵاتەکانی بچووکەنەوەکو خۆت ئاماژەت پێدا بۆ ئاستی دەسەڵاتی پارێزگایەک بەڵێ سوپاس دەکەم کاکتورکە کە چۆمان سێخولەکێکمانمەوە لەسەر چارەسەرەکە چارەسەر هەیە بۆ موچە بێ بۆ ئەو لاوازەیە کە لەگەڵ بۆ هەڵبژاردن ئێمە چارەسەری دەواازی چارەسەرەکان کە جۆک و خەون و خیاڵپڵاویشی لێ تۆ زۆر ئەیلێنەوە ویشەوەیە هاو هەڵوێستی و یەکڕیزی حزبە سیاسیەکانە بۆ ئەو پرسە نیشتیمانیانی کە لە بەغا هەمانە ئێمە چەندێکە هاوارەکەین بەڕێزینە دۆخەکە گەشتۆتە ئاستێکی یەکجار مەترسیدار ینی ئاڵە دۆخە گەشتە کاژمێر دوانزاییتر ینی هیچ مەجالێکی تیان نەما مەترسیەکان کاژمێر سفریشە چکە دوای دوانزەی تۆ سفر بە ئەوە بەڵام مەترسیەکان ئەوەندە جدی بووە ئەگەر ئێستانی کەی هاو هەڵوێستە بن بە تایبەتی لەم دۆخۆ بە باسی عێراقەکەین کۆمەڵێ مەلەفی هەستیار هەیە یاسای نەوتوخواز لە مەحەکی پەرلەمانی عێراقایە قانون مەشروعی مەجلیسی ئیتیحاد لەویایە لە هەمی گرنگتر ئەنجومەنی ئاسایش لە هەمی بیزەبت لە هەمی گرنگتر یەک دید و تێڕوانی نییە بۆ ئەو چارەسەرانەی بۆ ڕێکەوتنی نێوان بەغاو هەرێم بۆ مەلەفی یاسای بودجە و شایستە دارایەکان بەڕێزینە ئەگەر ئێوە هاو هەڵوێست و ئیسا ئەم جارەی ئاخیر نمونێکی جوانیان پیشانە الحەق ئەوەی کە پێش ئەوە کە چوونە ئەوێ لەگەڵ فراکسیۆنەکانی هەموو حیزبە جیاوازەکانە دانیشتن و کۆبوونەوەیان کردووە ئەمە نمونێکی جوان بوو ئەمە پەخشەکرێ و بەردەوامی پێ درێت کە هەموو بە یەک دید و بە یەک تێڕوانی بۆ پرسە نیشتیمانیەکان بڕۆین ئەتوانین حەلی بکەین دوو بەهانە و پاساوی حکوومەتی عێراق ببڕین بە تایبەتی لە مەوزوعەوەی کاڵن ئامادەنین نەوت بن ئامادەنین داهاتی ناو خۆبن ئەبێن بەهانە و پاساویان ببڕین و لە هەمیشی گرنگتر حلێکی جەزری بۆ دەستەواژەی ئینفاقی فعلی بدۆزینەوە بەڵا گەورەکەی یاسای بودجای عێراق کە یەخی هەرێمی کوردستانی گرتووە خەرجی فعلی ئەم دەستەواژەیە ئەمە زۆرێک زۆر ئەبێ لۆبێکی یەکجار گەوری بۆ بکرێت دەبێت لە سەراسی ئەمە شەڕێکی قەومیە کورد دەبێت ئەم شەڕەوە وەکو یەک پاکێج و یەک کوتلە سی ئەم مەوزوعەکە لە هەمووی گرنگتر هەنگاوی ڕێگەچارەی ئەساسی کە دیسانەوەش بۆ بە خەون و خەیاڵ چکە داوای ئێمە یەکێک لە ئەساسیەتەکان و پاڵپشتیم هەرێمە پشتیوانی نێودەوڵەتی بووە پشتیوانە نێودەوڵەتیەکە بۆ ئێمە عاملی مانەوەی ئەم هەرێمێ بە بەهێزی ئەزانی ئەمان گوێ بە پشتیوانە دەوڵەتەکەنیان ئەزانی ئێستا ئەمریکا پێتەڵێ با بە شەڕەت چیە لە وەزارەتی پێشمەرگە تکایە درێ بکەون لەسەر دانانی کەسێک بۆ وەزارەتی پێشمەرگە تکایە بەس بێت ئەم ململانێنە بە قسەیان ناکەن باسی مەوزوعی ینی زۆر مەلەفەیە وای کردووە وڵاتانی نێودەوڵەتی بە تایبەتی ئەمریکا و ئەوروپاوانە متمانیان بەم کاستە سیاسیە نەمێنێ کە ئەمە هیوە ئەگەرەتانەوە حەلی یەکێک لە دەرەچەیەک دۆزنەوە بۆ ئەوە پشتیوانی نێودەوڵەتیت پێویستە باش کات منەوە بە شەرعێتەکە ئێوش ئاجایەکێک لە خاڵەکانی ترەوەیە تکایە بستنە ژێرباری هەڵبژاردن ئەگەر هەڵبژاردن ناکەن بەڵێ لە مانگی دوا فریان ناکەوی مەبەستم پەرلەمانی کوردستانە پێش هەمووی ئەگەر بڕیار بێ باوەڕیان بە پارێزگاکان ماوە بەسەر چاو ئەتوان هەردێکی بێوەکەوە بکەن هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان سەمامی ئەمانی پاراستنی ئەم قواری هەرێمەیە پێدانەوەی شەرعێتە ئەوروپا وڵاتانی ئەمریکا ئەوانە باسیەوەکەن تکایە هەڵبژاردن لە تەوقیتی خۆیەکەن چێ خراپە و چێ باشە پیرۆزیان بێ انتخاباتە بەڵام بە پاساوی خراپ بوون و بە پاساوی کە ئامادەنین بەڕاستی دۆخەکە خراپتر و مەترسیداترە بێ ڕێز و حرمەتیش بۆ ئێوە سوپاس بۆ بەرزانکە کە چۆمان محەممەد و دکتۆر ئەحمەد وەرتی سوپاس بۆ بینێرانی بڕە سوپاس بۆ هاوکاران خواتان لەگەڵ